وصحبه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، أسأل الله جل وعلا بأسمائه الحسنى وصفاته العلى أن يغفر لنا ولشيخنا وللحاضرين والسامعين. قال النووي رحمه الله تعالى: وعن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: ليس الشديد بالسرعة، إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب. وعنه رضي الله عنه أن رجلا قال للنبي صلى الله عليه وسلم: أوصني. قال: لا تغضب. فردد مرارا قال: لا تغضب. أخرجه البخاري ومسلم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحابته ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. مختصر رياض الصالحين لباب الصبر. قيشت معنا فرمودي بستويك كباسي طوريكات. هردو فرمودك في غمري خو عليه الصلاة والسلام نصيحته أموشقاري إمدك كورياب تورا نبين. طبعا توربونش دو معنى أقريت. توربون تحتمل معنيين. المعنى الأول إذا جاء دواعي الغضب فاكتمه. إذا جاء دواعي الغضب فاكتمه. دوم الابتعاد عن مواطن الغضب. الابتعاد عن مواطن الغضب يعني كاتب غمري خو عليه الصلاة والسلام دلتو رمبن معناه أوني إنسان بهيج شيء نابێت توڕەبێت، بەڵکو دوو جۆر تووڕەبوون هەیە. تووڕەبوونێک هەیە مەحموودە، تووڕەبوونێک هەیە مەذمومە. تووڕەبوونێک هەیە مەحموودە، واتە سوپاسکراوە، ئینسان پێویستە لەو کاتێ تووڕەبێت. ئەوەی کەوا مەحموودە ئەو تووڕەبوونەیە کە لە پێناو خوایە بێت. ئینسان ناحەقیەک ئەبینێت تووڕابێت، ئەوە جێی خۆیەتی. بۆیە هەندێک لە سەلەف ڕەزای خوای گەورەیان لێبێ دەفەرموون هەر کەسێک ناحەقی بینی یان حڕوماتی خوای پەروەردگاری بینی ئینتیهاک کرا کە تووڕە نەبوو، پەرژین بێ لە ڕووی ئێوە. دەفەرمێ وەکو گوێ درێژ وایە، ئەو دیارە گوێ درێژە. بۆیە دایکە عایشا فەرمێ: ما انتقم النبي صلى الله عليه وسلم لنفسه قد في غمري خو عليه الصلاة والسلام توربونك انتقامي نكردو بو نفسي خوي، بلام كاتيك تورابو إذا انتهك حرمات الله. كاتيك حدود سنوركاني خوي قورا ببزين رايا في غمري خو صلى الله عليه وسلم تورابو. بو نمونا روجي كان هاتا مالا في غمري خو عليه الصلاة والسلام بيني پەردەی ماڵ یاخود بەرماڵێک ڕسمی پێوەیە و هەڵواسراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم تووڕە بوو. وتیان چییە؟ وتی نایەمە ماڵێکەوە کەوا فریشتەی ڕەحمەت نەهاتە ژوورەوە، بۆیە ڕسمی لێ نایەمە ژوورەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم تووڕە بوو. لە هەندێک حاڵەتە تووڕەبوون مەحموودە، سوپاسکراوە، بەڵام ئەوەی کەوا مەذمومە، ئەوەی کەوا ناحەقە لە پێناو دنیایە بێت، ئەوەی کەوا ناحەقە و ڕەوانیە ئینسان تووڕە بێت لە پێناو دنیایە بێت. بۆیە زانایانە فەرموون ئوسوڵ و بنچینەی هەموو شەڕێک بریتیە لە تووڕەبوون. ئوسوڵ و بناغە و بنچینەی هەموو شەڕێک تووڕەبوونە. ئینسان کە تووڕە بوو ئیتر هەڵاکات، غەڵەتەکات. چەندین کەیس لە مەحکەمەکان ئێستا کەوتووە بەهۆی تووڕەبوونەوە، خێزانی تەلاق داوە. ئێستا خێزانەکەی لێ حرامە. خۆ ئەگەر دان بە نەفسی خۆی بگردایە تووڕە نەبوایە،
ئەو کاتە خێزانەکەشی تەلاق نادا، شیرازەی ماڵش تێک ناچوو. چەندین کەس ئێستاکە لە مەحکەمەکان بڕۆن لە محامیەکان بپرسن، لە ناو سژنایە 15 ساڵ و 20 ساڵ و مؤبەد لە نەتیجەی یەک لەحظەیەک تووڕەبوون چەقۆی دەرکریان دەمانچەی دەکردو هاوڕێکەی خۆی کوشتووە بەلاشش. بۆیە ئەو تووڕەبوونە ئوسوڵ و بنچینەی هەموو شەڕێکە. تووڕە ئەبی جنێوە دەی، تووڕە ئەبی هەڵاکەی، تووڕە ئەبی دەسەوە ژێنیت، تووڕە ئەبی خێزانە تەلاقە دەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تغضب لا تغضب، تووڕە مەبە، تووڕە مەبە، بەو شێوەیە مەبە. خوای گەورە لە صفاتی ئینسانی متەقیە فەرمێکی والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. ئەوانەی کەوا تووڕابن تووڕەی خۆیان قوتەدەنەوە دەری نابڕن، ئەو صفەتی ئینسانی باوەڕدارە. وإذا ما غضبوا هم يغفرون، ئینسانی ئیماندار کاتێک تووڕا بێت دەری نابڕێت، تووڕەبوونەکەی خۆی قوتەداتەوە. تووڕە مەبە لەو حاڵەتانە، ئینسان دەبێ خۆراگر و سابر بێت. دەفەرمێ لەم فەرمودەیە ليس الشديد بالسرعة، واتە پاڵەوان و بەهێز ئەو کەسە پاڵەوان نییە کەوە خەڵکە داتە عەرزە، يعني يصارع الإنسان، ئەو پاڵەوانی حەقیقی و ڕاستەقینە نییە. دیارە ئێستاش لە ناو خەڵکی ئێمە ئەو کەسە پاڵەوانە کەوا عەزەڵاتێکی هەبێ و باڵایە بەرزی هەبێ و خەڵک بکوتێتە زەویایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ليس الشديد بالسرعة، بەهێز و توند بە قووەت ئەو کەسە نییە کەوا دوژمنەکەی ئەدا بە عەرزایە لە کاتی مبارزەیە. ئەمە پێی ناوترێ چی ليس الشديد، ئەمە بە قووەتی حەقیقی نییە، ئەمە ئەی بە قووەتی حەقیقی کامەیە؟ فرموي صلى الله عليه وسلم إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب، أو كسا بهيزة وبتوانايا بقوة شخصيتي شي كاراماي هي كشخصيتي خوينا دورنت، الذي يملك نفسه عند الغضب. أو كسا كاتيك تورا أبيت تورا بناكي خوي دهن بنفسي خوينات وصبر قري آرام قري تورا كتورج بو درينا بريت. وصفة إنساني باوردارة، صفة إنساني باورد بقرا صفتي بيغمران هم يعني صفة جوانيان تيابو. أخوي قرا فرمي باسي يحيى بيغمرك لفرمي وسيدا وحصورا ونبيا من الصالحين. وسيدا عكرمة لتفسيرك يفرمي واتا كاتيك تورا بوايا دان بنفسي خوينا خورا قربو تووڕەبوونەکەی خۆی دەرنابڕی، چونکە ئینسان کە تووڕە بێ غەڵەتەکە، ئینسان کە تووڕە بێ غەڵەتەکە و لە دوای هەڵە و تووڕەبوونش پەشیمانی بەدوایە بێت، لە دوای ئەوە ئینسان پەشیمانە بێتەوە. بۆیە ليس الشديد بالسرعة إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب. درجات غضبش تووڕەبوونش درجاتی هەیە. ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ طبعا ئەبێتە سێ بەشەوە: ئیفراط، تەفریط، اعتیدال. درجاتی غەضب تووڕەبوونێک هەیە زیاد لە حەد بەدەرە. ئەو کامەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە حاڵەتی ئیغلاقە، لە حاڵەتی ئیغلاقە، يعني العقل ينغلق، عقل یەکسەر قوفڵە بێتایە. لەو حاڵەتەدا زۆربەی فوقەها و زانایانە فەرموون ئەگەر کەسێک لەو ئاستەیە بوو تووڕەبوونەکەی خێزانشی تەلاقدا تەلاقەکەی ناکەوێت، چونکە حەدیسەکە فەرمێ لا طلاق في الإغلاق، لا طلاق في الإغلاق. جمهوری زانایانە فەرموون لا طلاق في الإغلاق واتا لە حاڵەتی ئیکراها، واتا بە زۆر خێزانت پێ تەلاق دەن ئەو تەلاقە ناکەوێت. ئەمە لای جمهوری زانایان ترە فەرموون ئیغلاق واتا ئەوەیە کە عەقڵ تایە قوفڵە بێت، کابرا دوای ئەوەی کە خێزانی تەلاقەدا پێڵی کاکە تۆ خێزانت تەلاق دا، وەڵێ وەڵای ئاگام لە خۆم نەبووە، هەر نازانم چیم وتووە، ئەو پێوترێ چی؟ ئیغلاق، واتا وەکو شێتی لێ هاتووە،
شێت هەیە عەقڵ لە دەسەدا ئاگای لە خۆی نییە قساکات ئەگەر ئەو حاڵەتەیە بوو ئەو بەرزترین مەرتەبەیە لەو حاڵەتە ئەگەر ئینسانێک پیاوێک خێزانشی تەلاقدا تەلاقەکەی ناکەوێت ئیتر بە دەرەجە دێتە خوارەوە بەڵام معناوی نییە ئینسان وەڵای من کاکە من تۆڕەم من چاک نابمەوە تازە من هەروە دروست کراوم وان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنما الحلم بالتحلم شون إنما العلم بالتعلم وكذلك الحلم بالتحلم علم بچیە بە تعلمە ئەگەر تۆ دانەنشیت قەڵەم و قاقەز نەگری بەدەستەوە کتێب هەڵنەگری لای مامۆستایە دانەنشی فێرەبی فێر نابی علم وایە علم دەبێ هەوڵ دەیت ماندوو بی شەو نخونی بێ وكذلك صبر وتحمل حلم وأنات لسرخوي توڕە نەبی و هەڵەشە نەبی پێویستی بە چییە؟ بە کۆمەڵی هەنگاوە پێویستی بە کۆمەڵی هەنگاوە بۆ ئەوەی ڕابی لەسەر ئارامی لەسەر سەبر و تەحەمل نەک لەگەڵ بڕۆ ئەولاوە تۆ ڕابی سەخەرجێکەی ئاوایە سوبحان الله کاکە زەحمە نەبێ بڕۆ ئەولاوە ئەمڕۆ ئەم دیمەڕۆیە کابرای کات پێ بە تەمەن بۆتی لەگەڵ یەکێکا بۆتە دەنگە دەنگمان لەسەر چی لەسەر کورسی وەڵاوتێت ئەم کورسیین خۆمە بۆ کورسین تۆ کاکەم کورسی هەمووی وەخفە هەر کەسی هات لەسەری دانش دانشێ قورئانە تەختە دارەکەیە پێویست ناکە لەسەری تۆڕە بیت و هەڵچیت و قسەی غەڵەت کەیت و تۆ بۆ مزگەوت هاتیویت ئینسان دەبێت ئەم ڕەوشتە جوانەیە بەڕاستی لە ناو دڵ و دەرونیە کامن بێت تێیدا موجود بێت فەرمووی پیاوێک کاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پیاوە کێ لێرە بە مبهەمی هاتووە نازانین کێیە بەڵام لە مەجموعی طرقی تر لە ڕیوایەتی تر هاتووە دەڵێ لە ڕیوایەتێکا هاتووە دەفەرمێ سوفیانی کوڕی عەبدوڵڵای ثەقەفیە لە ڕیوایەتێکا فەرمێ عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسە لە ڕیوایەتێکا فەرمێ ئەبوو دەرداءە بە هەر حاڵ لێرە بەچی هاتووە مبهەمە نازانین کێیە بەڵام گرنگەوەی وەسیەتەکەیە فەرمووی یا ڕەسوڵ الله ئەوسینی وەسیەتم بۆ بکە ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەمەش گرنگە بەڕاستی ئینسان جاری وایە تۆ عیبی خۆت لێوە دیار نییە عیبی خۆت نابینی پێویستەکە بەرامبەرەکەت عیبەکەی خۆت بۆ ئاگادار کاتەوە دائما هەوڵ دەی کەسێکت ناسی ئەهلی سەڵاح بوو ئەهلی تەقوا بوو بچۆ بۆ لای بڵێ نەسیحەتم کە قەیچێکە ڕەنگە کۆمەڵێ عیب و عارت هەبێ لە خۆتۆ دیار نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ المؤمن مرآة أخيه ئینسانی باوەڕدار ئاوێنی ئینسانی باوەڕدارە ئێستا تۆ بچیتە بەردەم ئاوێنەیەک حەچی عیب و عارت هەیە ئاوێنەکە نیشانتەدا لێرەوە تەواو نییە لەوێ تەڵەموویەک زیادە لەوێ هەموویت پێشانەدا ئینسانی باوەڕدارش بۆ ئینسانی باوەڕدار وایە المؤمنون النصحة في غمر خوافر صلى الله عليه وسلم بلام المنافقون غششا إنساني باوردار ناصح أمينة نصيحتك أمين شل نصيحتك بلام إنساني منافق غشاشة لباشم لباستك أو خرابة أو صفة خرابة نبي إنساني باوردار وصفة القري أو تأمبياواتو فرميان رسول الله أوصني في غمر خصوصا زور بجواني نصيحتك أو جاء نصيحتي تشيكت فرمي لا تغضب تورم مبا طبعا بم بياوي لا تغضب صحابي ترهاتو فرميتي يا رسول الله نصيحته آموش غاريمك فرميتي بلمك كسي ترهاتو فرميتي يا رسول الله نصيحته آموش غاريمك فرميتي ورياب مالي حرام نخوي حر يكو برشيوازك كواتا أم بياوا زانانا فرمون ديارك كسيك بوا چی بووە کەسێکی تووڕە بووە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا تغضب تووڕە مەبە چونکە ئەزانێ ئەم پیاوە تووڕەبوونێکی تێدایە کەواتە وا مناسب و گونجاو بۆ ئەم پیاوە پێی بڵێ چی نەسیحەت و ئامۆژگاری بکە بۆی کەوا تووڕە نەبێت ئەمەش زۆر گرینگە بۆ داعی یانە و کەسی کەوا لە مەقامی نوسحایە بۆ بەرامبەر بزانێت
کابرا دێ بۆلات ئەگەر بیناسیت دەڵێ نەسیحەتیم بکە تۆ ئەزانی ئەم گەنجە دێت پرسیار لێکاڵێ نەسیحەتیم بکە لە شەهەواتە تێکەوتۆ غەرق بووە لە خەریکی چاتە خەریکی ئافرەتە خەریکی نەزەڕە بەدوای شتی خراپە ئەگەڕێت غەرق بۆ لەو تاوانە تۆ چی باسی چی بۆکەیت باسی شوبهاتی بۆکەی شوبهە وایە وریابە و ئەو لە شوێنە تر تێکەوتۆ تۆ باسی چی بۆکەیت بۆی نەسیحەتەکە بێ 100% پێکاو پێک بێت پێغەمبەری خوا سەڵڵەڵەهو عەلەیهی فەرمی لا تەغضب ئەم پیاوە وەکەئەنەما بەکەمی زانی فەرمووی ئەوصینی دووباری کردو فردد مرارا فقال لا تغضب در روايتك هاتوها فرمي لا تغضب ولك الجنة ولم أو رواية ضعيفة أو رواية ضعيفة فرمي تورا مبا كتورا نبيت بهشت مسوقرك إن شاء الله ومعناك شي تواوا إنسان كتورا نبو سيكل لنتيجة توربونا رنقا يشي بكوجيت هر کەسێک یەکێ بکوژێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا يزال المسلم في فسحة من دينه ما لم يصب دما حراما إنسان دائما لناو دينەکەیە بە فراوانیە دینێکی فراوان و باش بەڵام بەمەرجێ خوێنێک نەڕێژێ بە ناحەق ئەگە بە ناحەق کەسێکت کوشت ئەو بەقە دنیاه و ئاخرەتەه کەواتە ئینسان کە تووڕە بوو ئەو غەڵەتانی لێش دەرکەوت ئەو کاتە زەرەرمەند دەبێ هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لا تغضب کۆمەڵێ عیلاج هەیە ئەگەر ئێمە بێت و دەستی پێوە بگرین لە کاتی تووڕەبوونەکانمان نامێن ئین شاء الله یەکەم شت کەسێک تووڕە بوو یەکسەر بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم استعاذە لە مەجلسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم استباني بو هردوشان دو بياو جنويان بيقدا دا مقاليان بو ها جاروي لمجلسيكا لكوريكا لكوبوني دوان ريزو حرمت بو خلقتر ناقرن بيغمري خواص اصلا دانشتو جنيو دا دسيان كريت جنيو دان يجي كان زوت وربو بيغمري خواص اصلا فرمي اقر بيتو ام بياو يك كلميش بيالم بيتو تطبيقي بكانت أو توربوني نامنت صحابة فرمي يا رسول الله تشيا فرمي بس بلي أعوذ بالله من الشيطان الرجيم استعاذة بكات يشيل الصحابة شو بولين ودي فلانة كاس بيغمري خاصة صلى الله عليه وسلم وعلي رسولي أكرم لباتي ويبلي خو أخيري بنسي نصيحته أهمش قريمك قال أبي جنون ومن شيتم استعاذكم نيوت توربونا كير معي عندك أود وكتشون لي علي أهلي جفاء وشكن صيب مقابل ورناقريت بلام هركسيك توربو يكم هنگا واستعاذي كربلي أعوذ بالله من الشيطان الرجيم أما علاج شارسري بدائية علاج شارسري بداية شون أشي بلاي دكتوري كوملا داو درمان بونسيد علي علاج شارسري أم نخوشيا مبدئيا لسرتا دبي أم حبب خوي أم حبت خوار دوا بدواء أو علاج كانت رخويت دوا بدواء أو علاج كانت ورقريت كواتا كم الاستعاذة دوم السكوت زور قرينجا إنسان توربو بيدنگ بيت طاو لحظاتا دقيق نابات رنجا 20 ثانية 6 ثانية لنتيجة توربونا غلط كي توربوي دهن بنفسي خود بقرا سكوت حديث صحيح لسنة في غمري خاصة صلى فرمي هكذا توربو با بيدنگ بيت فليسكت بيدنگ با خالي سيم تغيير الهيئة تو بچي حالي شي توربويتا اگر بپیوی دابنشا پیغمبری خدا صلی الله علیه و فرموی هر کسی توربو با استعاذه بکا بپیو بو با دابنشید اگر بدانش نو بو با پالکوت اگر پالکوت نو بو توریم پیاو چی لپین هیور نابیتو يضطجع عن پالکوت پیشوا مال بجيبي الله باشا كابرا لقى خيزاني بوت الدم قالي لما الله وشريانا كاك استعاذة بك أعوذ بالله من الشيطان الرجيم حتى وريا دانشا
دانانشێت کوورەکە کە پاڵکەوە پاڵ ناکەوێت چارەسەر بوو ئەوە ماڵ بەجێ بێڵ یەکسەر ڕوو دەرەوە ئیتر دوای 10 دقە چارەجێک بۆ خۆی ئینسان ساردەوە بوو تەواو هەلە بێ باش وایە لە ماڵ دەرچی یەکسەر هەیئاتەکان بگۆڕی ئەو عیلاجە بۆچی بە پێوە بووم دابنشم حکمەتەکەی چییە پرسیار لێواکەم ئافرین لەبەر ئینسان کە بە پێوە بوو مستعیدە بۆ دەستوەشانن و بۆ غەڵەتکردن بەس کە دانشت تاوەیتر هەتا هەڵەسێت و گوڕی بۆزەنێتەوە ڕەنگە بیەوێ وەنیە یان زۆر جار بە پاڵکەوتنەوە گە تووڕە بیت وەکەوە نییە متەمەکن بی لەسەر زەوی دابنشێت ئەوەی لە زەوی دانیشتۆ زیاتر منطەلیقە بێ و هەڵەسێت بۆیە مانامەی حکمەتی تایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نصیحەت و ئامۆژگاریمانەکە چوارەم خاڵ دەستنوێژە الوضوء وەرە ئەو حەدیثی کە هاتووە سەبارەت بە دەستنوێژ هەڵگرتن لە کاتی تووڕەبوونە ضەعیفە بەڵام ئیشی پێکرێ معناکەی تەواوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بۆچی دەستنوێژ باسی دەستنوێژی کرد لەبەرەوەی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک کەسێک تووڕە ئەبێت ئەو پشکۆیەکی ئاگرینە شەیطان ئەکاتە ناو دڵی بەنی ئادەم پشکۆیەکە لە ئاگر ئەکاتە ناو دڵی بەنی ئادەم ئیتر ئەم بەنی ئادەمە چی لێ دێ ئیتر انتیفاخ و دەمارەکانی و یعنی چاوی ئەبڵەقە بێت و سوورە بێتەوە و تووڕە ئەبێ لەو حاڵەتەیە ئەبێتە یەک کوتلێ لە ئاگر ئەم ئاگرە بەچی بکوژەینەوە بە ئاو بڕۆ دەستنوێژ هەڵبگرە بڕۆ دەستنوێژ هەڵبگرە بۆ ئەوەی فێنکەوە بی ساردەوە بیت باشتر وایە لە زستانە بە ئاو سارد دەستنوێژ هەڵبگرێ بۆی زیاتر دامڕچێت و کۆتایی بەو حاڵەتە بێت کەواتە کۆمەڵێ نصیحەت و ئامۆژگاری و سەبارەت بەم دوو فەرمودەیە وشتی تر زۆرە بەڵام بەوەندە اکتیفاکەین ئەخیر حەدیث لباب الصبر بلى. وعن ابن مسعود رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إنها ستكون بعدي أثرة وأمور تنكرونها. قالوا: يا رسول الله فما تأمرنا؟ قال: تؤدون الحق الذي عليكم وتسألون الله الذي لكم. أخرجه البخاري ومسلم. أم فرمودەیەکی زۆر گرنگە پێویستە هەموو خەڵک بزانێت ئەم فرمودەیە معنای چییە و لەبەریکەن و بە تایبەت تەڵەبەی علم قوتابی علم پێویستەکە بزانێت ئەم فرمودەیە معنای چییە لێکدانەوەی چۆن بۆ کراوە طبعا ئەم فرمودەیە ڕەدە لەسەر معتەزیلە ڕەدە لەسەر خەوارج ڕەدە لەسەر قوتوبیەکان ڕەدە لەسەر حزبیین ڕەدە لەسەر تەکفیریەکان ئەوانەی کەوا بە حەڵاڵی دەزانن خروج لەسەر حاکمی ظالمی جائر ئەو تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمان دەڵێ دەفەرمێ ئینەها ستەکون بعدی ئەثەرە سینەکە بۆ چییە؟ بۆ مستەقبەلە واتە لە ئایندەیە لە داهاتوودا ئەثەرە دێ و ئومور تونکرونەها ئەثەرە چییە؟ زانانە فەرمون تای خۆتان بینووسن الانفراد بالشيء دون أصحاب الحق الانفراد بالشيء دون أصحاب الحق الانفراد بالشيء طالب ما مصامريوان وقتي درسه طلب مشغول مكان الانفراد بالشيء دون أصحاب الحق يعني شيء بكتب مختصرين أفرمي لدواي من كومال مليك وأمراء كاربدست مسؤول دين أثرين تدايا يعني ما في حق إيوة زوتكن ما في إيوة داجيركن زوتي دكن بون منا ئێستا لەم کاتەی ئێمە
ئەموالی ئەو خەڵکە کە زۆر جاڵێن کاکە ئەم نەوتەین شعب نییە ئێستا لە حاڵەتی ئەثەرین هەچی کار بەدەست و مەسئولەیە دەستیان گرتووە بەسەر چی داهاتی نەوت بەڵام ئایا هیچی سەرف ناکەن بۆ شعب نا بەشێکی سەرفەکەن بەڵام لەگەڵ ئەو شایە گەندەڵیان تێدایە فەسادی ئیداری تێدایە فەسادی ئەخلاقی تێدایە فەسادی هەموو فەسادێکی تێدایە ئەو پێوترێ ئەثەرە ئەو پارە و مڵکە هەمویان بۆ خۆیان قۆڕەخ کردووە بەشی خەڵکی لێ نادەن کاکە خەڵکەوێ تەعین بێت تەعینت ناکە چەندین کەس تەخەڕوجی کردووە چەند ساڵە دانیشتووە تەعینی ناکات پارە بۆ خەڵک سەرف ناکەن بەڵام بۆ خۆیان بۆ کوڕیان بۆ خزمیان ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندترە بن و هایلافترە ژێن و بینا لەسەر بینا لە عێراق لە دەرەوەی عێراق لە هەموو شارەکان هەیەنە دەفەرمێ ئومەڕائێک دێن لە دوای ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە داهاتوودا ئەو مافانەی ئێوە زەوتەکەن بۆ خۆیان بەکاری دێنن حەقی ئێوە خۆن ئەمە کەی ڕوویدا فەرمووی سەتەکون مانسین بۆ چییە مستەقبەل لە سەردەمی ئەمەویەکان ڕوویدا لە خەلافەتی ئەمەوی ئەمە باڵی کێشا بەسەر ئومەتی ئیسلامیە خەڵکێکە بوو سەبڕیان نەگرت ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تطبیق نەکرد فەرمووی وەئوموڕ تونکیڕونەها کۆمەڵ شتە بینن لە کاربەدەست و مەسئولەکانتان ئێوە تونکیڕونەها يعني حي على الصلاة ئیشەکانیان چییە مخالفەی شەرعە چاکەی بینین بۆ نمونە باڕیان کردێتەوە مەلهەیان کردوێتەوە تێگەی کۆمەڵێ مخالفاتە بینین ئەبینین بە چای خۆمانیانە وأمور تنكرونها يعني من التبديل والتغيير كومل شد غورا لسدمي أمريكان غورا لسدمي أمريكان شي غورا نيجي جمعة بر لبانك عصر خطبة جمعة هدرة يعني نيزك نيجي عصر خطبة جمعة نكرت صحابي زور إنكاري كرت تابعين إنكاري ومسألة نكرت بقصيان نكر كار بدستو يتر آوها أمور تنكرونها عصري أنا برد لا مغرب مغربي أنا برد لا عشاء عشاء أنا برد تأخيري أنا كرت حتى أكو أنسي كوري مالك فرمي والله أوي كوا ماوا وكو خوي كتبديل نكراو دسكاري نكراو تسوية الصفوف تسوية الصفوف لشي كاتك لخلافتي أموي أي استئمة شي وخوي ماوا زۆر شت وەکو خۆی نەماوە کەم شتەیە وەکو خۆی مابێت وأمور تنكرونها شتی نابەجێ زۆرە بینین لە مەسئول لە دەسەڵاتدار ئێکە ئەمانەمان بینی مافی ئێمەیان زەوت کرد سەیکە ئیمامی نەووی لە چی بابێک هاوردی سەبر کەواتە هەموو فەرمودەیەک لە بابی سەبر هاوردێتی هەر یەکەو بۆ معنایەکە بەخشێت هەر یەکەو بۆ شتی خۆی ئەوەی پێشووتر باسی چی بوو تووڕەبوون بوو إنسان دەبێت لەسەر خۆ بێت حلمی هەبێت ئەمەیان مختصە بەچیە تایبەتە بەچیە کار بەدەست و مەسئولەکان ئەگەر ئومەڕایەکمان بینی ئاوها بەو شێوەیە گەندەڵ بوون ناحەقیان کرد پارەی ئێمە و مافی ئێمەیان زەوت کرد دەستکاری کۆمەڵ شتیان کرد و ئێستاکەش دەستکاریەکە تا ئێستاکە قسە و باز لەسەر ئەوەیە ئایا دەبێ ئافرەت خودبە بدا لە ڕۆژی جومعەیاننا ئەمەش لە پرۆژەیە وأمور تنكرونها نازام کام لە ئێوە بینی من خۆم بینیم لە ئەخبار یەکێ لە ئافرەتەکان چۆ پێشەوە بەرنوێژی کرد یەکێ لە دەوڵەتەکان بۆ وابزانم دەوڵەتی دەروەی بڵێن وڵاتی ئیسلامی نەبوو بەرنوێژیە کرد پیاوش لە پشتی الله ئەکبەر ئەو ئیمامە وأمور تنكرونها ئێکە ئەمانە ببینین لە کار بەدەستەکانمان کۆمەڵێ خراپە و شتی ناڕەوایان لێ ببینین چی بکەین سەحابە فەرموویان فەما تەئمڕونا کە ئەمەمان بینی تەواو یەکسەر شمشێر هەڵگرین ئارپیچی بڕۆینە گیانیان تەختیان کەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی لە ڕیوایەتێکا فەرمێ اصبروا حتى تلقوني على الحوض نەکەن خروجیان لەسەرکەن صبر و ئارامتان هەبێ هەتاکو دەگەن بە لقاء من لسر حوضي كوثر على أوتانا دميا كواتا
هەر کەسێک بەرامبەر جەوری و زوڵم و گەندەڵی مەسوول و دەسەڵاتدارەکان سەبری هەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بەدەستی مبارەکی خۆی ئاوێداتی. ئەوەی شێکە لە خەسائیس و تایبەتمەندیەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بەدەستی مبارەکی خۆی ئاود پێدەدا. فەرمووی فما تأمرنا أي أمري توتشيا وإما تطبيقك قال تؤدون الحق الذي عليكم أو كوا حق ما في إيويا يوجه بجيكا حق ما في إيمتشيا لفرمودية هاتوها فرمويتي نكن خروج لسر حاكمي ظالمي مسلمان بكن إلا أن تروا كفرا بواحا لكم فيه من الله برهان. أما قاعديك إلا أن تروا كفرا بواحا سيك فرمي أن تروا نك أن تسمعوا. والله بيستو أنا فلان سر كردا ألين شقي لقرآن هالداوا ببيستنا أبي بتشاو ببينيت تيجن فرمي إلا أن تروا باشا بتشاو بيني من أو جاب بيني من أما كفري بواحيا كفري بواحنية كفري بواحشية بۆ نمونە کاربەدەست و مەسئول و دەسەڵاتدار ئەمرەکە دەڵێ ئیتر لەمە دووە مزگەوتەکان دەبێت دابخرێ و مەمنوعە کەس نوێژ بکات. ئەمە کوفری بەواحە جێ قبوڵ نییە ئەمە کوفری بەواحە. ئەمە نمونەیەکتان بۆ دەینەوە. مادام ئەو ئەمری دەرکرد ئەمە کوفری بەواحە و کاتە سەمع و تاعەمان بۆی نییە. ئەو کاتە سەمع و تاعەم لە تاعەت و سەمع و تاعی ئەو دەرەچی تەواو. کوفری بەواحتان بینی نابێ خروجی لەسەرکەن. بەڵام ئێستاکە کوفری بەواحە بینین لە مزگەوتان نوێژەکەی جومعەمان هەیە وزارەتێک هەیە بە ناوی ئەوقاف خزمەت دینەکە هەرچەندە کەم و کوڕیشە بێ بەڵام بالجملە خزمەتەکە. کوفری بەواح هەر ئەوەنە نە لەکم فیه من الله برهان بەڵگە و دەلیلی 100% لەسەر بێت نەک بە گومان دەبێ یەقینی بێ یەقینی. ئەوجا کە ئەمانەش هەمووی تێدا موجود بوو ئەوجا ئەمێنێتەوە سەرچی ئیستیطاعە ئایا لە توانامان هەیە ئەمە لابەرینیان نا کە لامان برد کێ دێتە جێی؟ ئایا وڵاتە زلهێزەکان تەداخل ناکەن بۆ ئەوەی دەستی تیا بکەن و ئەو شتێک نەدەن؟ دەبێ مەساڵح و مەفاسد لێک دێتەوە. ئێستا ئەوەی کەوا بە ناوی ڕەبیع العەرەبی کرا هەر لە سووریاوە دەست پێ بکە هەتاکو ئێستاکەش مسلمانانی ئەوێ دەناڵێنن بەدەست ئەو خروجە کە ئەو خروجە ناشەرعیە کە ئیمامی نەووی نەقلی ئیجماعەکە کە خروج لە دوای فیتنەی چێ؟ فیتنەی ئیبن الئەشعەث. ئیبن الئەشعەث ئەوە بوو خروجیان کرد لەسەر چێ؟ لەسەر حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی کە ئەوش لەژێر ویلایەتی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان بوو. کێ بەشدار بوو لەو فیتنەیە؟ کۆمەڵێ فوقەها لە شاری بەغدا عالم لەوانە حەسەنی بەسڕی ئەمانە هەر ڕایان کرد لە مەکە خۆیان شاردەوە ماڵ بە ماڵ ئەگەڕان بە دوایانە دەترسە خۆیان شاردەوە. كومالي أئميتر علمايتر دعي استقر الإجماع على عدم الخروج على ولاة الأمور وإن جاروا أجر هتشندا قندلج بن أجر ظالمج بن أجر ما في إيمج بخون وإن أخذوا مالك وضربوا ظهرك أمش بونيا خلكان يقول والله كأك إيوه بونتا داشي دامي دستي علمانيا كان نخر يا مدلين با فسادين با خلق نكجريا ئێستا وڵاتی ئێمە خۆشحاڵترە یان وڵاتی سووریا؟ ئێگە خروجە بکرێت لە وڵاتی ئێمە چیمان لێ دێ؟ وەکو سووریا لێ دێ، وەکو لیبیای لێ دێ، وەکو یەمەنی لێ دێ، وەکو باقی ئەو دەوڵەتانی تر کە ئێستش ئەناڵێنە بەدەستی ئەو خروجە کە کۆمەڵێ داعی و بانخواز بەداخەوە فتوایان بۆیاندا فتواکەشیان هەڵە بوو خوا لێیان خۆش بێت چکە خوێنێ زۆر ڕێژرا مناڵێ زۆر هەتی و کەوت ئافرەتێ زۆر بێوەژن کەوت لە نەتیجەشە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەیە فەرمێ پەلەمەکەن سەبر بگرن لەسەر جەوری حکام تؤدون الحق الذي عليكم أي حقك خومان فرموي وتسألون الله الذي لكم
ما في إيه وش دعوة كان الأخوة يقولون موافقة بو آسام بكات وتسألون الله تاو كاكم حاكم ظالم برا نا تعينتك نموشة داتي نخزمتك تاو تسألون الله نيفرمو ديبرون خروجي لسركن بويد دبي أقدار بن إيوي طلبي علم إيوي جنج خلقاني غلطها نخلط يعني بويد زور جار تكفير وتكفير كان لكيو درجة سر الأرض لكاتي برسيتيا هتاكو كردستان موچنا برا چند ساڵەوە موچابڕێت حوتەش ساڵە پێشەوە تەکفیریەکان سەریان هەڵ یعنی چۆن بڵێ بڵاو ببوونەوە فکریان نە بەڵام کە خەڵک برسی بوو ئەو جادیان لێوێ ئیش خۆیان نەکرد دەبێ ئینسان وریا بێت فەرموودەی پێغەمبەری خوا سەڵسەڵەم تەطبیق بکات پێغەمبەری خوا سەڵسەڵەم فەرمێ ئومەڕائێک دێن لە دوای من يستنون بغير سنتي واتا لسر سنتي منين ولسر رباز هدايتي وطريقتي خواي جورجنين يعني لقرآن وسنة لا يندو فرموي پیغمبري خوا صلى الله عليه وسلم قلوبهم قلوب الشياطين في جثمان إنس ضلي شيطان بلام بلا شيء إنسانا حل رسول الله صلى الله عليه وسلم فرمي أسمع وأطع سمع وطاعت بويه بيه درمتش وسريع چونك كدرشي تسري شورشي برانبركي اوش قوتو هيزي غدانان شي بلي فرمو كرسيكي يا اخوا بخير بيش تيوانيه اوش لنتيجه حرب وشر وقتال برو بميجو بخير نوا زعما تشني في نسري هالله ولي ام فكروا بويا او خطر براسي دبي طالب العلم أقدار بيت بو أوي توشي أو هلا قورانا نبيت وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم شيبر سارية یەشێک لە سەرکردەکان دەڵێ کێشەی ئێمە دین تێکەڵی کێشەی ئێمە دین نییە دین تێکەڵی دەوڵەت نەکرێت ئایا ئەمە کوفری بەواح نییە نەخێر کوفری بەواح نییە بەڵام قسەکەی کوفرە قسەکەی ئەو سەرکردەیە